بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. خۆشەویستان، هاتوینێتەوە خزمەتتان جارێکی تر بۆ چەند بابەتی تەندروستی کە هیوادارین جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت و هەروەها لەو خواری شاشە کە ئەیبینن ئادرسی ئیمەیل بەرنامەی تەندروستیە. هەر ڕخنە پرسیار یا پێشنیارێکتان بۆ ئەتوانن بۆ ئیمەیلە بینێرن بۆمان. یەک دوو پێشنیارمان بەدەست گەیشتووە، حتمما هەم بەکاریان نەبین هەم لە بەرنامەکانی داهاتوومانە ئیشارێکیان پێکەین. بەڕێزان، بۆ ئەم جارەمان دوو بابەتمان حازر کردووە بۆتان. یەکەم بابەت ماندوویەتی بەهۆی نەخۆشی شێرپەنجەیە. دیارە نەخۆشی شێرپەنجە بەهۆی ئاڵوگۆڕگەرێک کە هاتووەتە ناو ژیان، بەهۆی تەغیراتی کە لە ناو خواردن و خۆراک و جەهشکەرێکی ژنیە تقریبا ڕوو بە زیابوونە. علایمگەری تایبەت خۆی هەستیەکێ لەو پرسکەرە کە هەیە لە نەخۆشی شێرپەنجە هەستکردن بە شەکەتی یا ماندوویەتیە کە ئەو کەسە چ لە ئەو کاتێک کە غودەکە سەری دەرهێناوە، چاو کاتێک کە ڕشتەکات و گەورە ئەوێتەوە، چ لە پرۆسەی دەرمانە چ دوای دەرمانیش ئەو هەست بە شەکەتیە ئەو کەسە لە خۆیە ئەحساسیەکە یا کەسێک کە بیبینێت ئەبینێت ئەو کەسێک کە نەخۆشی شێرپەنجە هەیە ماندووە شەکەتە. سەرەتا من ئەوە عەرز خزمەتتان کەم کە خانمێ بەناو سۆڤیا کۆڤێنی تاقیقاتێکی کردووە کە ئەوە بڵێم پێشەکی کە خۆی هەم سایکۆلۆژیستە هەم بیۆلۆژیە، یعنی لەسەر سلولگەر کاری کردووە. مەقالەیەکی نووسیوە کە لەسەر ئەوەی کە زۆر گوێ نەدراوە لە نەخۆشی شێرپەنجە، کەسێک کە تووشی نەخۆشی شێرپەنجاوی زۆر گوێ نەدراوە پێکە ئەو حاڵەتی هەیە کە ئەبێ چی بۆ کەرێت و چی بۆ باشە. ئەم نووسەری بابەتە کە وتم سۆڤیا کۆڤێنیە ئیسە خۆی زمینەی تاقیقاتەکەی گۆڕیوە، خۆی ئەڵێ هەست بەواکەم کە کورەی زەوین جەوی بەرەو خراپیە چێت، ئاوی دەریاکان و قیانوسەکان بڵێن پیس بووە. ئیسە تاقیقاتەکەی خۆی بردووەتە سەر ژینگە، بەتایبەت ژینگەکەی ئاوی بەحرەکانە کە لەسەر ئەوە تاقیقەکە. ئەم پێشەکیش ئەوە بڵێم کە ئەو ئاڵوگۆڕەی کە ئیسە هاتووەتە بەسەر گۆی زەوینە، ئێمە ئەیبینین ئەو گەرماکە تقریبا زۆر بەشکەری کەم هەن لە دنیا کە ئیسە ئەو مشکڵی گەرمایانە نەوێت بەهۆی ئەو ئاڵوگۆڕانەیە کە دێت. دیارە شاید لەو ناوچەی ئێمە ئۆقیانوسیا دەریا نەبێت، بەڵام ژینگە پارێزی، ئاگاداربوون لە ژینگە، لە سۆزە، لە دار، لە حتا ئەوەی کە پیس نەکردنی خاک تاو خاکە بەرەو فەرسایش نەڕوات، ئەوانە هەموو دەورە بینێت. ئەو پێشەکی من بۆ ئەوە وت کە نووسەری ئەم مەقالە یان نووسەری ئەو بابەتە کە خۆی بیۆلۆژیست بووگە لەبان سلولگەرە و کاری کردووە، وتویە ئەوەی کە دنیا جەوەکەی بەرەو خراپیە چێ ڕشتەکەی خۆی گۆڕیوە، ئیسە لەسەر ژینگە خەریکە تاقیقەکات درێژە بە زانست و خوێندنی خۆی ئەدات بۆ ئەوەی کە بزانێت سەرچاوەکانی پیسبوون ئاوی دەریاکان لە چییە. بەڵام کە بڕینە سەر بابەتەکە، ئەوەکە ئیشارەمان کرد ماندوویەتی بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە کە لەم بەرنامە ئێمە هۆکارەکانی ئەو شەکەتیە چییە، نیشانەکانی چۆنە، یا مدیریەت و چۆنیەتی ئیدارەکردنی یا مدیریەت ئەوەی کە چۆن زاڵ بین بەسەر ئەو حاڵەتە کە حاڵەتی ماندوویەتیە. لەم بەرنامە ئێمە پێشکەشتانیەکەین. بە کولی یا بە عام ماندوویەتی لە نەخۆشی سەرەتانە ئەبینرێت. هەروەکە لە ئەوڵی بەرنامەکەیش عەرز خزمەتتانم کرد، ئەتوانێت لەو کاتێک کە ئیتر ئەو کەسە تر شناساییە کردێت کە
ئەزانن کە بەداخەوە نەخۆشی شێرپەنجەی گرتووە، چەو کاتێکە غودەکە خەریکە ڕشت دەکات، چە کاتێکە دەرمان وەرەگرێت و ئەوانیشە کە پاش دەرمان هەر ئەمێن لە ژیانە ئەمێننەوە ئەم حاڵەتی ماندوویەتیانە هەیە. حاڵەت ماندوویەکەی ئەوەیە کە کەیفیەتی ژیانیان دێنێتە خوارەوە لە تواو مەراحلەکانە ئێمە یانێ لەو کاتێکە ئەزانن پێکە نەخۆشی سەرەتان یا شێرپەنجەی گرتووە، چەو کاتێکە خەریک دەرمانە یا پاش دەرمانیش. ئەو نیشانەگەرە کە هەیەی یەکەم ئەوەیە کە وزە یا ئەنرژی ئەو کەسە تێتە خوارەوە، تااقەتی نییە ناو جەمع دانیشتن، تااقەت ئەوەیە نییە، تااقەت وزەی نییە، یانێ ماندووە، هەست بە شەکەتیەکە. دەتوانین بڵین کە ئەنرژی یا وزەی ئەو کەسە، توانای ئەو کەسە دابەزیوە. یەکێتر لە نیشانەکان ئەوەیە کە تەمەرکوزیان کەمە بێتەوە، ئەوەی کە دقتکەن لەسەر شتێک، ئەو کەسە ناتوانێت دقەتی وەکو پێشتر بێت. ئەوەیە کە تانی بڵێن کە تەمەرکوز و فکوسکردن لەسەر شتێکیان دابەزی بێتە خوارەوە. ئەحساسی زەعفی شەکەن، ئەحساسی ئەوەی کە حوسەڵەیان نییە، تااقەتیان نییە بڕن کارێکن، ئەوانیشە هەیە. ئەگەر ئیشارەیەکی شکەین بە ئامارەکان، پێشەوە ئامارەکانتان بۆ بڵێن لە چه سەرەتان، چه جۆر، چه نوع، لە کام بەش لە کۆندامەکە ئەوانەی کە تووشی سەرەتانە بن ئەبینرێت، ئەتوانین بڵین کە لە زۆربەی شێرپەنجەکانە ئەم حاڵەت شەکەتیە ئێمە ئەیبینین. چاو کەسانەی کە لە خانمانە تووشی سەرەتانی مەمکە بن یا تووشی سەرەتانی دەهانەی ڕەحم ئەبن، ئەوە هەیە تا ئەو کەسانەی کە تووشی سەرەتان لە بەشی ناوسک یا دەستگای گوارش ئەبن، ئەوانەی کە غودەکانیان تووشی سەرەتانە بێ، ئێمە لەو حاڵەتانە کولەن ئەم حاڵەت شەکەتی و ماندوویەتیە ئەبینین. ئامارەکان وامان پێ ئەڵێن ئەو کەسانەی کە نەخۆشی شێرپەنجەگرن لە 50 تا 90% یانێ لە 150 تا 190 لەگەڵ ئەم حاڵەت ماندوویەتیە دەست و پەنجە نەرمەکەن، یعنی ئەم حاڵەت شەکەتی و ماندوویانە هەیە. بەنسبەتیش فەرقەکە ئەم دەرسەدە لە بازی شوێنە حتا تا 99% هەیە، یعنی لە بازی شوێنە ئەوانەیە کە تووشی سەرەتان یا شێرپەنجە ئەبن تا 199 یان تووشی ئەم حاڵەت ماندوویەتی و شەکەتیە ئەبن. ئەوانەی کە تاقیقیان کردووە، ئەوانەی کە هان ژێر دەرمانە خەریکن دەرمان وەرەگرن، لەو حاڵەتیشە ئامارەکە ئەوە نییە دابەزێت، یعنی لە 30 تا 60% هەیە، یعنی تا 60% ئەو کەسانیشە کە دوای ئەوە تەشخیصە دەرگێت کە ئەمانە تووشی شێرپەنجە بوون، دەرمانیان بۆ دەست پێکات، ئیسە دەرمان چە شیمی دەرمانی بێت، چە پەرتە دەرمانی بێت یا ئەشعە، کولەن ئەم حاڵەت ماندوویەتیە لەوانە ئێمە ئەیان بینین. کولەن یا 25 تا 30% ئەو کەسانیشە کە دەرمانیان وەرگرتووە ئەڵێنێتر مەراحلەکەی تواو بووە، لە بازێ مەنابعیشە حتا ئەڵێن تا 45% ئەوانەیە کە دوای دەرمان یعنی دەرمانیان وەرگرتووە وتیانە ئەو غودە ئەو سەرەتانە فعلەن ڕیشەکەن بووگە یا ڕیشەکەن بووگە، لە تا 45% ئەمانە هەر دوای ئەو چاکبوونەوەیانە تەجروبەی ئەو ماندوویەتیانە هەیە. ئامارێک تریش کە گیراوە لە ناو لاوان و تازە لاوانێکە کە تووشی نەخۆشی شێرپەنجاون، لەو کاتەیە کە تەشخیصە دەرگێت ئەو لاوانە یا ئەو تازە لاوانە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون، ئامارەکان وا ئەڵێ لە 5 تا 30 ساڵ دوای ئەوەی کە تەشخیصە دەرگێت ئەو کەسانە هەست بە ماندوویەتیەکەن، یعنی ئەو ماندوویەتیانە هەیە. بەڵام بۆ ئەوەی کە بزانین هۆکارەکان چین، مکانیسمەکەی چۆنە، بۆچی ئەو کەسانێک کە تووشی شێرپەنجە بن ماندووە بن، چەند نەزەریە هەیە کە ئەو نەزەریەگەرە من یەکێک لێرە پێشکەشتان یەکەم.
یەکێکی ئەوەیە کە ئەڵێت کە لە سیستمی عەسەبیە، كل سیستم عەسەبی، چه سیستم عەسەبی کە ناومەغزە چه ئەعساب محیتی کە بڵاوە بێتەوە، کاتێک کە تووشی خەلل ئەبن، ئەو شەبکەگەرە تووشی خەلل و اختلال ئەبن، پەیامگەرێک کە ئەرواد بە سیتوکین، ئەو بەهۆی ئەوەی کە اختلالی لەوەیش دروستە بێت، ئەوە یەکێک لە هۆکارەکانە بۆ ئەم حاڵەتە کە دروستە بێت کە هەست بە ماندوویەتیکردنە. سیتوکینیش چییە؟ سیتوکینیش خان یا مولکولێکی پرۆتینیە کە جواب بداتەوە بە تەحریک، کاتێک کە ئینسان تەحریکە بێت، تەحریکێ بێت، ترس بێت، گەرما بێت، سەرما بێت، یا کاری ئەو سیتوکینە نەقل و ئینتقاڵی ئەو پەیامگەرەیە. ئەڵێن ئەو کەسانێک کە تووشی شێرپەنجە بن بەهۆی اختلالێک لەو سیستم عەسەبیە و بەهۆی ئەو سیتوکینە کە تێتە پێشەوە، ئەوە یەکێک لە هۆکارەکانە. هۆکارێکی تریش ئەڵێن کە لە ئەعسابە، لە سیستمی ئەعسابە، ئەگەر تووشی ئیلتیهاب بێت، ئەو سیستم ئەعسابە کاتێک کە تووشی ئیلتیهاب بوو، تەئسیر دانێت لەسەر مادەیەکی تر کە ناوی سێرۆتونینە. سێرۆتونینیش هورمۆنێکە کە ئەم هورمۆنە تەرەشحی ئەم سێرۆتونینە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئیشتها ئەو کەسە تەنزیمەکات، خڵق و خۆ ئەوەی کە حاڵەتگەری بڵێن ئەوانە تەسبی دەکات، سابت نگات تێرێت، ڕاگرێت لە ئەو کەسانە. لە کارەکانی تری ئەم سێرۆتونین، هورمۆن سێرۆتونینە ئەوەیە کە هاور نەخواری ئستراب و دڵە ڕاوکیە و ئەفزایشی یا بە سەرۆبردنی تەمەرکوزە. هەروەکە وتمان دانێت لە نیشانەکانی ئەو کەسانەی کە ماندوویەتی بەهۆی شێرپەنجەوە دانێت لە نیشانەکانی ئەوەیە کە تەمەرکوزکردنیان لەسەر شتەکان تێتە خوارەوە. ئەم سێرۆتونینیشە کە چۆن تەئسیر دانێت بەهۆی ئیلتیهابی ئەعسابەوە و سێرۆتونینیش تووشە بێت، ئەوەیە کە هەم تەمەرکوزیان دێتە خوارەوە و هەم ئەوەی کە ئسترابی، یعنی وەختی ئەمانیانەوێ هەم ئسترابیان نەڕواتە سەرەوە، هەم ئەوەی کە تەمەرکوزیان ناتوانن تەمەرکوزیان بێت. یەکێتر لەو هۆکارگەرە کە ئەڵێن ئەتانی هۆکار بێت دەرمانەکانە، ئەو دەرمانانەی کە لە پرۆسەی سەرەتانە بەکارە بەرگێت، چه دەرمانەکان ئەوانەی کە شیمی دەرمانی بێت، چه ئەوەی کە بە شێوەی ئەشعەیە پەرتە و دەرمانی بێت، یا ئەو داروگەرە ئەو دەرمانگەریشە کە بەکاریەبن. کولن واڵێن کە ئەم مەراحل دەرمانێتە، چه شیمی دەرمانی بێت، چه پەرتە و دەرمانی بێت، چه دەرمانگەری تر، ئەوانە ئەبێتە باعث ئەوەی کە سەطحی ئینەرژی، سەطحی وزە لە لەشە دابەزێت. یەکێتر لەو نەزەراتە کە هەیە ئەوەیە کە ئەڵێن کۆرتیزۆلیش خۆی هۆرمۆنێکە. کۆرتیزۆل ڕیتمەکەی ئەشێوێت. کۆرتیزۆل تقریبا تەرەشحی بۆ تەنزیمی بەدەن تەرەشحەکەی شەوانە ڕۆژیە، کەمێ جیاوازی هەیە لە شەو ڕۆژە، بەڵام لە سەرەتانە لە نەخۆشی شێرپەنجە ئەو ڕیتمیشە تووشی خەلەلە بێت، بە جۆرێکە بە ڕۆژە تەرەشحی ئەڕواتە سەرەوە و لە شەویشە دێتە خوارەوە. کۆرتیزۆل هورمۆنێکە کە لە غودەی فۆقەکولیەوی، یعنی لەسەر گورچیلە دوودانە غودەی چکۆلە هەیە کە بەناو غودەی فۆقەکولیەوی یا گورچیلەیەکی چکۆلەیش ناوی لێبن، ئەوە ئەناسرێت. بە هورمۆن ئسترێسیش بەناوبانگە مەشهورە، یعنی ئەو هورمۆنەسە کاتێک کە ئینسان تووشی حاڵەتێکەوێت، تووشی موقعیەتێکی خەتەر ئەوێت، لێدان دڵی ئەڕواتە بان، ئارەقەکات، ڕەنگی ئەگۆڕگێت، بەهۆی ئەم هورمۆنەوە هەیە. هورمۆن کۆرتیزۆل ئەڵبەتە ئادەرناڵینیش لەلایە، هەردووکیان بە یەکەوە ئەم تەئسیراتیانە هەیە. بەڵام لە نەخۆشی شێرپەنجە ئەو تەنزیمە ئەشێوێت بۆ وێنە کەسێک کە سالم بێت، ساف بێت، بەیانی کە لە خەو هەڵەسێت، هەر ئەو کاتر لە خەو هەڵسیا هۆرمۆن کۆرتیزۆل تەرەشحێکی زۆرەکات بۆ ماوەیەکی زۆر کورت.
ئەو کەسێتر وریا بێتەوە هەڵەسێ لە خەو ئیتر تواو ڕۆژ ئەو کورتیزۆلەن لە سەدحێکی سابتە هەیە. بەڵام بە پێچەوانەی لە کەسانێک نەخۆشی شێرپەنجە ئەگرن لە ڕۆژە تەرەشحەکەی ئەڕواتە سەرەوە بۆ ئەوەیە کە لەسەر ئەو کورتیزۆڵە زۆرتر تاکی دەکەن کە ئەو ئەتوانێت دەور و نەخشی خۆیشی بێت. بەڵام ئەوامڵی تر یا هۆکارگەرێتتر کە ئەتوانێت ڕیسکەکەی زۆرتر کاتەوە ئەوەیە کە تەوەجو نەکردن بە ڕۆژیم غەزایی ئەگەر ئەو وەزنە کە ئەبێ وەزنێکی ئیدئال بێت ئەوە ڕعایەت نەکرێت ئەوە ئەتوانێت خۆی دەور و نەخش ببینێت یا کەم حرەکەتی فعالیت نەکردن دانیشتن هەست بە خەمووکیکردن ئەوانە هەموو خۆی ئەتوانێت دەور ببینێ ڕیسکن کە بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی ماندوویەتی بێت. معموڵەن ئەوەشە بینراوە ئەو کەسانی کە پێش دەست پێکردن دەرمان توش ئەو ماندوویەتیە ئەبن دوای دەرمانیش هەر ماندوویەتێکە هەیە ئەڵبەتە تێتە خوارەوە بەڵام بە نیسبەتێکی زۆر کەمەوە خەویشیەکی لەو هۆکارانەسە کە ئەتوانێت بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو کەسانێک کە شێرپەنجەیان هەیە یا تووشی شێرپەنجە بوون هەستە ماندوویەتی بکەن. بۆ مدیریەتیشی یانێ بۆ ئەوەی کە چۆنیەتی زاڵبوون بەسەری ئەوە دیارە ئەبێت دوکتر بەرنامەڕێزی بۆ بکات. معموڵەن کارەکەیشیان بە شێوەی تیمی بەکاریەبن کەسێک کە فیزیۆتراپی بێت کەسێک کە متەخەسیسێکی تەغزیە بێت تەغزیەکی مناسب ئەوە ئەتوانێت یارمەتی دەربێت. دەرمانگەرێکیش هەیە دەرمانگەرێکی داروگەرێک هەیە بۆ نمونە دگزاموتازۆن لەسەری هێشتا خەریکن تاقیقەکان نەتیجەیەکی ئەڵێن ئەلایەمێکی هەیە کە ئەتوانێت یارمەتی دەربێ بەڵام 100% بە نەتیجە نەگەیشتون. دەرمانگەرێکی تر هەیە وەکو متیلفندیت بەڵام ئەم متیلفندیتە ئەوەی شاوێن ئەم کەسە کە ئێمە لەوە ئیسفادەکەین کە ئەو کەسە وزەی بێت هەمیشە ئەنەرژی بێت هەست بە ماندوویەتی نەکات بەڵام احتیمالی ئەو خەتەرە ئەدەن کە هەم عادەتی پێکات یعنی وەک حاڵەتێکە بەردەوام بەکاری بێنێت یا ئەوەی کە خۆی شێر عوارزێکی ئەتوانێت بێت وەکو عوارزێکی جانبی دیارە دەرمانگەرێکی تریش هەیە کە ئەو دەرمانەکان تریش بەپەی ئەوەی کە عوارزێکی هەیە فعلەن یا کەسانێک کە دکترانێک کە ئەزانن کە نەخۆشەکەیان تووشی ماندوویەتی بووگە شاید بۆیشیان بەکاری نەبن. دیارە ئەو کەسانە کە تووشی شێرپەنجە بووگن و هەست بە ماندوویەتیەکەن ئەتوانن خۆیشیان یارمەتی دەری خۆیان بن یعنی کەیفیەتی ژیانیان بوونە سەرەوە فعالیت و ڕۆژانەیان فعالیتگە ڕۆژانەیان هاتوچووگەریان جموجۆڵەکانیان بەردەوام بێ منەزەم بێت لە نێوان ئیسراحەت و خەوە تەوازنێک بەرقەرارکەن و هەروەها بۆ بازی فعالیتگەر کە ئەڵێن بۆ ئەم کەسانە وەرزشکەر هەوازی باشە. وەرزشکەر هەوازی منزور ئەو وەرزشکەرەسە کە وەقفەی تێناکەوێت یاگەر وەقفەیەکیشی تێکەوێت چەند سانیەیە زیان لە حەد نییە بۆ وێنە دووچەرخە سەواری پیادەڕەوی ئەمانە چونکە تقریبان فعالیتگەریان ئەو کەسانە فعالیتگەرێکی ئەو حاڵەت فعالیت و هاتوچویانە زۆرە ئەڵێن تەسیرێکی زۆری هەیە بە تایبەت دووچەرخە سواری یا پیادەڕەوی. ئەوەی کە وتمان هەوازی دووچەرخە سواریەکە هەمەتوانێت لە ماڵەوێ بەفرز کەسێکە لە ماڵە دووچەرخەی هەیە ئەو دووچەرخە سابتگەرە پای لێبات یا ئەو دەستگاگەرەکە لە ناو باشکاگەر هەیە یا هەرو دووچەرخە سابتگەرەکە ئەوانە ئەتوانێت بەکاری بێنێت. ئەگەر فعالیتەکەی ئەوە نەبێت کە زۆر خۆی ماندوو بکات ئەڵێن تقریبا 2 ساعت لە هەفتە باشە بۆی. بەڵام ئەگەر فعالیتەکە جۆرێک بێ زۆر ماندوو بێت خۆی پێ ماندووکات ساعتێک و چارەکێ ساعتێک و نیو ئەوە ئەتوانێت مناسب بێ بۆ کەسانە دیارە چاودێری ڕژیمی خواردن و شێوەکە کە شێوەیەکی سالم بێت
زۆرتر کەڵک وەربگرن لە سەوزە و مێوە بۆ خواردن، ئەوانە ئەتوانێت دەور و نەخشی خۆی بێت. ئەوە بەشی یەکەمی بەرنامەکەمان بوو بینەرانی بەڕێز. لە بەشی دوومی بەرنامەکەمانە تاقیقاتێکی تازەیە کە لەسەر نەخۆشی قارچ کراوە یا کە بە کەڕوش ئەناسرێت. محققەر چەند دانشمەندێک لە مرکزێ بەناو ڕیکن کە مرکزێکی مطالعاتی و ئاموزش علمیە بە هاوکاری دانشگای تورنتۆ متۆد ڕەوشێکی تازەیان دروست کردووە بۆ ئەوەی بۆ هێرشکردنە سەر عفونەتگەر قارچی یا ئەوانە کەڕووی ئەو عفونەتگەرەکە وەکو کەڕوون یا قارچین هەر بە عفونەت قارچی ئەناسرێت. تاقیقاتێکی تازەیان کردگە، تاقیقاتەکەیش نەتیجە بەخش بووگە، ئومیدوار کننده بووگە. نەخۆشیگەر قارچی بەنسبەت کەسێ جوانێکە فوتباڵەکات و وەرزشەکات تەبیعیە لە بین پەنجەکان پایە بە فەرز قارچێک دەرتێرێت، ئەو قارچە ئەڕوا بۆ دەرمانخانە داروخانە لەوێ دەرمانێکی پێدەن جوا بەداتەوە. بەڵام زۆربەی لە قارچەکان هەیە حتا لە بازی شوێنگەری دنیا، لە بازی شوێنگەر منزورەوەتە شوێنەکان زۆرە، بەڵام ئەتوانێت بێتە هۆکارێ بۆ مرگ و میری ئەو کەسانە یان و کەسانیشە لە ناو بووە. ئەوەی کە تا ئیستا بووە بۆ نەخۆشیگەر قارچی مقاومەت بۆ دەرمانگەرە لە ناو قارچەکانە زۆرترەوە بووگەسەوە. چۆن مقاومەت باکتریایی مثلەن بە ئانتیبیۆتیکەکان زۆرترە بووگەسە، بازێ لە باکتریەکان ئیسا هەر ئانتیبیۆتیکیان پێ تر شناساییەکە مقاومە بێتەوە، تقریبان قارچەکانی شوانە یعنی مقاوم و بوونەسەوە. ئەمە یەکێک لەو مشکلاتە بوو کە هاتووە پێشەوە کە ئەو دەرمانگەرە کە هەیە بۆ قارچەکان مقاوم بوون، یعنی تقریبا دەرمانەکەیان خونسا کردەوە، بێ ئەسەریان نەکرد، تاسیرێکی نەبوو. ئەوە بووە هۆکارێکە ئەو مرکزەی ڕیکن بە هاوکاری دانشگای تورنتۆ ئیعلانیان کرد کە دەرمانێکی تازەیان دۆزیوەتەوە کە ئازمایشیشیان کردووە کە زۆر زۆر باشترە. تایسا بۆ دەرمانی قارچ تقریبا 3 دەسە دەرمان بووگە، قارچەکان خۆیشی جۆرە جۆرە تەیفە، ئەوەیە کە یەک دانە دەرمان بۆ هەمووی بەکار نابرگێت، یا ئەوەی کە سێ جۆرەکە ئەگەر هەر کامیشی دەرمانێکی تریشی یعنی دەرمانەکانیان ئەتوانێت جیاجیا بێ، حتا ئەوەیش هەیە کە ئەو دەرمانانە ناتوانێت جواو باتەوە. بۆ ئەو متاڵعەیانە کە ئەو جۆرەکە ئەو ئیطلاعاتەکە داویتیانە دەرەوتویانە 4 جۆر قارچیان هەڵبژاردووە کە بەپەی ئەو بەراوردەی کە سازمان بێداشت جیهانی وتویە ئەو 4 جۆرە قارچە جزو پاتۆژینگەر ئینسانی جزو ئەوانە کە نەخۆش ئینسان نەخۆشەخەن ڕەبتی هەیە بە ئینسانە و مەبەست ئەوەیە کە لە حیوان و ناگوازرێتەوە بۆ ئینسان. 4 دانە بەربڵاویان لەو قارچگەرە ئەو تەیفە قارچگەرە هەڵبژاردووە و ئەو تاقیقاتەوە ئەو تەرکیبەی کە دروستیان کردووە لەسەر هەر 4 تەیفەکە ئەنجامیان داوە. یەک دەرمانە یەک تەرکیبە متوەجی بووبن کە تەسیری هەیە هەر لەسەر هەر 4 جۆر قارچەکەیشە. ناو ئەو دەرمانیشانە ناوە کە NPD 6433 تقریبا ئەوجە تەرکیبەکەی بەناو تەرکیبەکەی و ناویان بۆی داناوە. ئەوەش کەوتویانە تەسیراتێکە هەیەی ئەم دەرمانە لەسەر ژنی قارچەکان تەسیر دانێت. ئەو ئەسید چربە کە لە ناو قارچە هەیە بە هۆی ئەوە فعل و انفعالات خۆی ئەنجامەدا قارچەکە تەسیرات خۆی لەسەر ئەو ئەسید چربە دائنێت. پێشتریش کە دەرمانگەرێکە قەبلەن بوو کە وتمان 3 جۆر دەرمان تقریبا 3 دەسەی گەورەی دەرمانی بوو، هەر دەسەیەکی چەند جۆر پۆماد و قرس و دەرمانگەرێکی شێوەگەر دەرمانی تریشی بوو. ئەو دەرمانگەرە نەیەتوانی قارچەکە بە تەواوی لە ناو بووە. تەسیری ئەوە بوو ئەو سلولگەر قارچیە دەور ئەو سلولگەرە دیوارێکی دفاعی یا سەدێکی دفاعیان بوو سلولەکانی،
ئەو دەرمانگەرە ئەو سەدیە ئەشکان. بەڵام ئەم دەرمانە تقریبا تەسیر دانێتە سەر ئەو ژنەی قارچە کە بەر بە ڕشت و تەکسیر و گەورە ئەوەی کە بەربڵاوە بێتەوە بەر بەوە ئەگرێت کەوتمان NPD 6433 تەرکیبەکە ناویە. ئەو ئازمایش کردویانە لەسەر کرمێک بەناو ئلگانس ئەو ئازمایشیانە کردووە. ئلگانس کرمێکە لەناو خاکە هەیە، ئەنازەکەیشی زۆر چکۆلەیە، 1 میلیمترە و 900 لە 959 سلولیا خان دروست بووگە. ئەم کرمە کە ئەنازەیەکی زۆر چکۆلە 1 میلیمترە لە 959 خان دروست بووگە. ئەم کرمیانە بڵێن ئاغشتە کردووە، تێکەڵیان ئەو قارچیان مبتەلایان کردووە، تووشی قارچیان کردووە و ئەو دەرمانیانە لەسەر تاقی کردووەتەوە. دیویانە زیاتر لە 50% ئەو قارچە لەسەر لەشی ئەو کرمە چکۆلەگەرە نەماوە. ئەبەتە ئەم ئلگانسە خۆیشی دانێت لە هۆکارەکان نەخۆشیە، ئەتوانێت نەخۆشی قارچی ئەگرێت خۆی لە محیتا بە هەر هۆیکە و سۆزی گوێخ باش نەشۆریاوێتەوە، ئەتوانێت لە ئینسان لە دەمە و ئەو خۆراکە مەصرفکە. ئەم کرمە ئەتوانێت بەڕاحەتی بڕواتە ناو ڕیخۆڵە، لەوێ ئەو کەسە تووشی ئەو مشکلاتەکە. دیارە هەر ئەم دەرمانیانە لەسەر باقی چەند جۆرێتر کرمە و تاقی کردووەتەوە. ئەو کرمانیان کە بڵێن بۆ قارچگەرە ئالوودە کردە، ئەو دەرمانگەرە کە پێشتر لەسەری ئەو دەرمانەکانی پێشوو کە لەسەر ئەم کرمانەی کە ئەو قارچیانە بوو تاقی کردووە و جوابی نەداوە. بەڵام لەسەر ئەم دەرمانە کە لەسەر تەرکیبە تازە کە ناوێکیشیان بۆی دانەناوە فعلەن و هەر تەرکیبەکەیە کە NPD 6433 ناویان بۆی داناوە، زۆر دیویانە بە نسبەتێکی زۆر بەرزەوە ئەو قارچە لەسەر لەشی ئەو کرمانە خۆشیێنیانی قارچەکەی لەناو بردووە. بینەرانی خۆشەویست، کاتی بەرنامەکەی ئێمەش ڕوو بە تەواویە. لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان. هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی و کامرانی بۆ هەموو لایەکتان بۆ بەئاوات خۆست.